گەڵایش دکتۆرە بەیاردۆسکی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی و مامەسای زانکۆ. دکتۆرم کاتە باش من ئەمەوێت بە پرسیارێک لەسەر سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن دەست پێ بکەم. ئەمەوێت بپرسم کە گرنگی سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن لەم کاتەدا چییە؟ بەڵێ زۆر سپاس ئەم کاتتان باش. طبعا گرنگی gelek گرنگە پراستیژی دەبووە تۆزێک ئەو سەردانە زۆرتر بن و زۆرتر بن بەس ئێستاش ینی تاوقیتێکی gelek استراتیژیە تاوقیتێکە gelek هەرێمی کوردستان و سەقامگیری منطقە هەموو بەڕاستی بۆ سەقامگیری منطقە و هەرێمی کوردستان gelek گرنگە لەبەر زۆر شت لە یەک لەو شتانە ئەوەیە کە مەسەلەن دەزانین ئێستا لە بەغدا چ درست بووە طبعا ڤێرژنێکی gelekی بەلکو خراپتر لە سیستەمێکی تائیفی بەس بە شێوازێکی gelek ژیرانە دروست دەکرێتن لە بەغدا بەتەما دروست ببتەوە وەکو ئەوەی ئیرانی ینی نقطەی دیکەش بەڕاستی بەرژەوەندیەکانی نەتەنها ئەمریکا بەلکو ناتۆ حتا تورکیا ئاشتی نێودەوڵەتی هەموو ژێر مەترسی دەنا دەزانی جیۆپۆلیتیکی کوردستان gelek گرنگە. ئەوەی لە هەمووان مهمترش ئەوەیە بەڕاستی کە پێشی ئێستاشمان گوت هەر لە سەر شاشەی جەنابتان ئەو ڕۆژەی کە ڕۆکێتی بالستی ئیران بە ناو جەرگی هەولێری کەوت و خەڵکی سڤیل کردە تارگێت ئێمە گوتمان ئەگەر ئەمریکا ئەوە مەسیجە بۆ ئەمریکا ئەوە ئەگەر ئەمریکا جوابی ئیران نەدەتن بەیانی ئیران بەیانی ئیران جورئەتی دەبێت لە ئەمریکاش بدەتن و بزەبتیشکە لە هەولێریدا ئەمریکا بە جواب نەهات دوای سێ ڕۆژ بە جواب هات بە جوابێکی زۆر زەعیف ئەمجا دوایوی جورئەتیان بۆ دروست بوو ئەو میلیشیا تروریستانە کە جندی ئەمریکی لە ناو ئوردنیان کوشتن. لەبەر ئەوە من دەڵێم بەڕاستیژی جەنابی سەرۆکی حکومەت تاوقیتێکی ئێکجار استراتیژیە تاوقیتێکی ئێکجار گرنگە تاوقیتێکە طبعا بالمناسبة ئەمریکا بخۆشی ئێستا لە مەرحەلەیەکە یعنی ڕؤیەوی واضح نینە بۆ عێراق ڕؤیەوی واضح نینە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتی کوردستان وڵاتێک بوو کە ئەمریکا بەبێی زەحمەت و بەبێی استثمارێکی زۆر گەورە خزمەتی بە بەرژەوەندیەکانی ئاشتی نێودەوڵەتی لە مەنتەقەی دەکرد بۆ چەندین ساڵ کە کوردستان ئێستا لەژێر ئەو هەموو گوشارانە و ئەموو فشارانە بەڕاستیژی وەکو من گوتی ڕەتفعلی و بەهای ئەوە تەنها کورد نادەن بەلکو ئەمریکا دەدات بەلکو هاوپەیمانەکانی دیکەی ئەمریکا لە مەنتەقە لە ناتۆ دەدەنەوە. طبعا ساڵی انتخاباتش ساڵی انتخاباتی ئەمریکا ئەوش دەرفەتەکە بۆ هەرێمی کوردستان کە کوردستان کورد لە ئەمریکا دەوڵەتەکە لە دوو بەرژەوەندی خودش بەس لە ناو کۆنگرس کورد برادەری زۆرە لە ناو گەلی ئەمریکا کورد برادەری زۆرە و بەڕاستیژی خەڵک و کۆنگرسی ئەمریکا ئەوانانە کە دەتانن فشار لەسەر حکومەتی بایدن بکەن و بەڕاستیژی ئەو دەرفەتە و ئەو سیاسەتە کە مەسەلەن بەڕاستیژی سیاسەتێکی ئەمریکا بە زەعیفی دەردەخەتن لە عێراق دەبێت تند کرد تۆزێک. باشە یەکێک لەو باجانەی کە هەرێمی کوردستان لە ناوچەکایدا ئەوەیە کە بە هاوپەیمانی ئەمریکا هەژمارەکرێت ینی وەکو وتم باجی زۆری داوە لەسەر ئەمە ئەمریکا تا چەند دەتوانێت ینی بەدەم هەرێمی کوردستانەوە بێت لەو کێشە و گرفتانەی کە بەهۆی هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکادا ڕوبەڕووی بووت. بالضبط طبعا دەبێت بەڕاستی کورد داوای ئەوە بکات و کورد داوای وەکو من گوتی ڕاستە ئەمریکا مؤسسەیەکی خەیرینینە ڕاستە ئەمریکا دەوڵەتێکە لە دوو بەرژەوەندی خەڵکی خۆی دەگەڕێتەوە بەس دەبێتن وەکو من گوتی لە هەمان کاتە ئەوە بە بیری کۆنگرسی ئەمریکا و بە بیری خەڵکی ئەمریکا بینین کە مەسەلەن ئەو زۆر باسی بەها دیموکراتیەکان بەهای برادەرتی بەهای پارتنەرشیپ بەهای شریکایەتی دەوڵەتێکی زۆر گەورە زۆر بەقووەتە یەکەمین دەوڵەتە لە هەموو شت لە دنیا
کورد ملتێکی بەلەنگاز و فەقیر و خزمەتی وەکو من گوتی ئاشتی کردیە خزمەتی نە خزمەتی تەنها ئەمریکا بەلکو خزمەتی بەهایەکانی دیموکراسیەت لە منتەقەی کردیە خزمەتی سەقامگیری لە منتەقەی کردیە کە ئەمریکا سەرکردایەتی دەکردەوە ئەوەی ئێستا بە ئەمریکا هاتین لە بەغدانە ئێستا شیعەکان بە ئەمریکا هاتینە ئێستا بە دولاری ئەمریکا شەڕی ئیکۆنۆمی لەگەڵ کوردستان دەکەن بە دولاری ئەمریکا پێکهاتەکانی کوردستان خستنە ژێر مەترسی بە پارەی ئەمریکا لە پێشمەرگە دەدەن لە حکومەتی هەرێم دەدەن بە دعمی ئەمریکا تا ئێستاش ئەمریکا نەبێت بڕوا بکەن یعنی ئەوانە ناتوانن زۆ بەرگری بکەن پرسیارە بکەم مثلا نارەکانی دیکە کارەکانی ئەمریکا یان بەرپەرچی ئەمریکا بەرامبەر بەو زەخت و زۆرەی کە کراوەتە سەر هەرێمی کوردستان بە پێی پێویست بۆ تا ئێستا ابدا بالعكس طبعا وەکو من گوتی ئەمریکا بەواجبی خۆنا هەستایە و ئەمریکاش من دەترسم دوای انتخاباتی ئەمریکا لەبەر ئەوە بەڕاستی من تەکیدم جەنابی سەرۆک وەزیر کاک مەسرور بارزانی ئەوە دێختە پێش کۆنگرسی ئەمریکا ئەوە دێختە پێش بەرپرسەکانی ئەمریکا بەڕاستیژی و لە مێژوارە نییە ئەوە تەنها دوێنی یان پێرێ 40 ڕۆژەی شەهید پێشراو بوو ئەمریکا کە بەدەنگ هات بۆ لەسەر ئەو کردەوە تیرۆریستیە کە بەڕاستیژی لە حربی عالەمی شتی ئەوهای دروست نەبووە يعني لە دژی هەموو قانونەکانی نێودەوڵەتی و نەنێودەوڵەتی و فەرمی و نەفەرمی و کردەوەکی تیرۆریست بەڕاستی 100% کەس ناتوانێت ئینکاری بکات ئەمریکا بەدەم نەهات ئەگەر ئەمریکا بەدەم ئەوە هات باوە بەڕاستی لە جێشی ئەمریکیش نەدا جندی ئەمریکیش نەدا کوژرا لە ئوردن لە دەوڵەتێکی دیکە لەبەر ئەوە من دەڵێم بەڕاستیژی هەرێمی تورکیا کە حەلیفی ئەمریکا لە ناتۆ کە شتێکی بۆ ئەمریکای دەکەتن ئەمریکا بەرامبەر ئەو شتە زۆر شتی بۆ تورکیا دەکەتەوە هەرێمی کوردستان ئێمە ئەوەی تەوەقع لە ئەمریکا دەکەین کە نەحیماتی مە بکەتن بابا بە پارەی ئەمریکا بە سیلاحی ئەمریکا ئەوانەی لە بەغدە کە من گوت بەدە بابای ئەمریکا هاتین بۆ بەس ئەو سیاسەتە تیرۆریستانە کە دەستی بردیە هەموو شتی کوردستان هەموو دەستکەوتەکانی کورد نەی ساڵی 92 بەلکو یە پێشی 92 ئێستا پەرلەمانمان ئەوەیە کرد پرۆسەی دیموکراسی لە کوردستان وەکو من گوت پێک هاتەکان نانی خەڵک دیگنیتی خەڵک تا ئێستاژی بڕوا بکەن یعنی مەسەلەی ئەوەی لە دەستی کوردستان ماوە پێشمەرگەیە مەلەفی ئەمنیە دەستی بۆ ئەویش دەبەنەوە و بەڕاستیژی وەک ئەو شتێکیان دروست کردیە بە ناوی مەحکەمە کە ڤێرژنێکی زۆر کۆپیەکی زۆر خراپە ئەوەی مەسلحەت تەشخیص نظامی ئیرانی هەرچی بکەی لەوێن ئەوە دەکەنەوە بەڕاستیژی نیەتیان تەنها ئەوە ماوە وەکو من گوتی کە ئیعلانی حربی لەسەر کوردستان بکەن بەڕاستیژی وەکو استقراری ئەو منطقە هەموو لەسەر هەرێمی کوردستانە نە تەنها استقراری عێراق بەلکو استقراری تورکیا بەلکو استقراری حتى ئیران کە دەوڵەتێکە ئێستا سیاسەتێکی زۆر ینی دژمنکارانە بەرامبەر بەرژەوەندیەکانی کوردستان دەکات لە بەغدا لە دژی هەولێری دەکاتن بە درۆنەکان دکتۆر بەیاردۆسکی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی و مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەڕێزتان دەرفەتەکەمان هەرەوە نەبوو ژینە حەزمانەکە زیاتر گفتوگۆ لەسەرم پرسە بکەین